بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان وەزارەتی دارایی عێراق بڕی 598 میلیارد دیناری بۆ هەرێمی کوردستان نردووە بۆی موچەی مانگی شەشی موچە خۆرانی پێ دابەش بکات. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی تەنها 598 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان نێردراوە، بۆچی تاکو ئێستا ڕێنمایی یاسای بودجەش بە تەواوی نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە تاوەکو پارەی موچە پرۆژەکانی وەبەرهێنان و پەرەپێدانی پارێزگاکان و پارەی خەرجی دامودەستگاکانی حکوومەتیش لە بەغداد بێت. وەکارەکەی چیە؟ وەقسە لەسەرەوەش دەکەین کە ئێستا کێشەیە لە بینی هەرێم و بەغداد لەسەر داهاتی ناوخۆ و سنوورەکان ئایا چەندی بۆ هەرێم بێ چەندی بۆ عێراق بێ، ئەوەش کێشەیەکە کە ئێستا لیژنەیەکی بۆ پێکێنراوە. وەقسە لەسەر ئەوەش چەندێک گرینگە بەم زوانە لیستی موچە ڕابگەندێ لەسەرەوەش قسە دەکەن لە بەڕێزان مەلا قادر محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق، هەروەها محەممەد حسێن ئەندامی تۆڕی ئابووری ناسانی عێراق. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر سوپاس. کاک مەلا قادر کە لە جەنابتانەوە دەست پێکەین، هۆکاری چیە کە تاکو ئێستا یاسای بودجە بە تەواوی نەچووتە بواری جێبەجێکردنەوە، واتە دوێنێش سەرۆکوەزیران وتی لەم هەفتەیە دەبێت ڕێنمایی یاسای بودجە بڵاو بێتەوە و بچێتە بواری جێبەجێکردنەوە. مانگی کە زیاتر لە ڕۆژنامەوە خایع بڵاو کراوەتە، بۆچی تا ئێستا ڕێنماییەکە نەچووتە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ بەنسبەت ئەم بابەتەوە من ئەمە بە بابەتێکی سیاسی هەزام زیاتر نەک لە بابەتێکی تەکنیکی، چونکە لە دەرچواندنی بودجێ ئەم ساڵەکە زۆر بەپەلە بوون لە یاسای بودجەکەیە باسی ئەوەکە لەگەڵ بڕیاردانیا لە پەرلەمان ئەم یاسایە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە، واتە زۆر بەپەلە بوون، واتە پێشەوەی کە بگاتە ئەوەی کە نەشر بکرێت لە وەقای عێراقیە دەبوو بکەوێتە بواری جێبەجێکردنەوە، دەستی حکومت لەوە کراوە بووە. بەڵام لەبەرەوەی حکومت ڕێنمایی نەبووە چۆن جێبەجێ بکە، ناتوانێت جێبەجێ بکە، تەستیقش کراو لە وەقایش بڵاو کرایەوە. باش ڕێنمایی بۆچی؟ ینی ڕێنمایی دەوێت هەموو بودجەیەک ڕێنمایی بۆ دەرچێ، ئینجا مانگێکی زۆر نییە تاکو ئێستا ڕێنماییەکان دەرنەچن؟ خۆی کە حکومت بودجەکەی داڕشت ئەتوانێت ڕێنماییەکانیش حازر بکە ئەگەر مەبەستی بێ، لەگەڵ گۆڕانکاریەکانی کە لە پەرلەمانە بەسەری دێ گۆڕانکاری جزئی دەمێنێ لە ڕێنماییەکانە بیگۆڕێ بۆی بیخاتە بواری جێبەجێکردنەوە ڕاستەوخۆ. من پێم وایە ئەمە بابەتێکی سیاسی زیاتر لەناو چۆنیەتی بەکارهێنانی بودجەکە و چۆنی ئاراستەکردنی و لە چۆن بەکارهێنانی و چۆن ڕازیکردنی دڵی ئەو چۆن ڕازیکردنی دڵی ئەو، من پێم وایە زیاتر پەیوەندی بۆ معادلانەوەیە. ڕۆژێشیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی لە تەلەڤیزیۆن جۆم لێ بوو باسیەوەی کرد، وتی تاوەکو ئێساکانە لە بودجەی عێراقا پارە بۆ شەخص دیاری کراوە، فڵان کەس لە فڵانکە وەزارەتە بەنەس ئەم قسەی کرد بودجێ بۆ تەرخان سەرۆکوەزیرانە بەڵام سەرۆکوەزیرانە محەممەد شیع سوودانی خۆی ئەمەی ئاشکرا کرد و باسیکردن. پێشتر چەند جارێک باسی ئەوم کردووە کە بە تەقنین گەندەڵیەکرێت لە عێراق، کە خۆی ئەمە تەقنینە، واتە تۆ یاسای بۆ داڕێژی بۆ گەندەڵیکردن کە یاسای بۆ دەڕێژی دەبێت ڕێنمایی تایبەتیشی بۆ دەرکەی. من پێم وایە ڕێنماییەک بەس ئەوەی کە تایبەتە بە هەرێم ئێستا کێشەکە چیە کە بەتەواوەتی وەکو بودجە نایەت، خۆی وەکو ئینجا وەکو سولفەش هیچ کێشەیەکەیە بۆ نمونە وەکو سولفاوەیە کە پێشتری شاتووە پێشتر 500 میلیارد 2 تریلیۆن هاتووە، ئەمڕۆ بەرایاندا 598 ینی 2 تریلیۆن و 600 میلیارێک لە بڵین لەم ساڵ نێردراوە. هیچ کێشەیەکەیە کە بۆ نمونە 700 بنێرن؟ ئەمە دەبێنێتەوە سەر لێکتر تێگەیشتن بە نسبەت حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالیەوە تا چەند متمانیان بێکە و تا چەند لەگەڵ یەکە ڕاستگۆن لە ڕەفتارکردنا. پێشتر هەر لەم منبەرەوە جارێکتر ئێمە باسی ئەو بابەتانەمان کردەوە بودجێ هەمووی بۆمبایە، بۆمبا بۆ ئەنرێتەوە ئەگەر تۆ نیەتە ساوێ، ئەگەر بەرنامەیەکی شەفاف و ڕاستگۆیانە بێ، ئەگەر تۆ پلانت بۆ پیلان نییە بۆ شتەکان بەواقعی جێبەجێ ناکەی، کەواتە ئەم معادلانە هەمووی معادلی سیاسین و بە بەرنامە کارەکان وا ئەکرێ بۆ زەختکردنە لەسەر حکوومەتی هەرێم تر کاردانەوەیە. حکوومەت هەرێمیجەکانی خۆی جێبەجێ کردووە، چونکە باسی داهاتی ئێستا کێشە لێرە سەر داهاتی نانەوتی وایە، مەسەلەی نەوتەکە ئەوزان تا ئێستا 55,000 بەرمیل تەسلیم کراوە، هەرکانی خۆی جێبەجێ کردووە. حکوومەتی هەرێم هەرگیز باش بۆ خۆی لە خراپ بۆ خۆی ناڵێ، حکوومەتی فیدرالیش هەمیشە باش بۆ خۆی و خراپ بۆ هەر کەس بۆ خۆیان دیفاع لە خۆیانەکەن. بەڵام
ئێمە بەڕابردووی هەردوو لایەنە ئەچین هەردوو لایەن ڕازگۆ نەبوون لەگەڵ یەکترا بە ئاسانی ئەم متمانە و سیقێ دروست نابێتەوە لە بینیانە حکوومەتی هەرێم لەو ڕۆژگارانەی کە دەیتوانی ئیرادەی خۆی فەرز بکە ئیرادەی میلەتەکەی فەرز بکە نەک بەسەر حکوومەتی فیدرالیە بەسەر واقعە و عێراق هەوڵدا بێ بە وڵاتێکی فیدرالگە ڕاستەقینە ئەیتوانی ئەو ڕۆژە یاساگرنگەکان دەربچوێنێ پابند بێ بە یاساکانەوە حکوومەتی هەرێم خۆی لەو یاسایانە ئەدزیەوە یاسای نەوتوگازە یاسای قانونی ئیداری مالیە کە کاتی خۆی دەکرا دەربچێرێەوە تاوەکو دوای کە دەرنەچێراوە یاسای ئیداری مالی کە ڕحی دەوڵەتە تۆ لە وڵاتێکی فیدرالی چۆن زەخت ناکەی بۆ یاسای ئیداری مالی دەربچێ کەنەدیەکان بە هەموو توانایەنەوە هەوڵیان نەدا بۆ ئەو یاسایە دەرچێ هەم حکوومەتی فیدرالی خۆی لێ ئەدزیەوە هەم حکوومەتی هەرێم خۆیان لێ ئەدزیەوە مەبەستیان نەبوو کەواتە هەردوو لە ئەجندەی تایبەتی خۆیان هەبووە وەکو ئەوە تعامل کراوە ئەوەی کە من دەیبینم لە هەرێمی کوردستان کە ئێمە پێمان وترابێ ئەم هەرێمە یا ئەم عێراقە تا زەمانێکی مەحدود ماوە بۆیە لە هەردوو لاوە هەوڵی دۆشینیان داوە سێری حکوومەتی فیدرالیەکەی عێراقی بە تەواوی دۆشیوە سەدان ملیار دۆلار گەندەڵی لە حکوومەتی فیدرالیا کراوە لە هەرێمی کوردستان ئەو هەبوو پارەی هاتووەتە هەرێمی کوردستانەوە بۆ خزمەت گوزاری بۆ خەڵک بەکار نەهاتوە تەنانەت موچەشی پێ نەدراوە هەموو حالەتەکان وەکو یەکن ڕنگدانەوەی دوودی یەک دراون هەردوولا سوپاس دەکەم دوای لەسەر ئەو کێششکە دروست بووە سەداهاتی نانەوتی ئایا لەو داهاتانە چەندی پشکێرێمە چەندی پشکی عێراق دێمەوە خزمەت کاک محەممەد جەنابی بەخێری سوپاسی ئامادەبوون دەکەم سەرەن چی بوو لەسەر ئەو 598 ملیاری کە نێردراوە هەندێک زانیاری بازدەوە دەکەن گویا وەزارەتی دارایی عێراق بە هەرێم وتبێ ئێوە لە ناوخۆ لە داهاتی ناوخۆ تەواویکەن 300 ملیارێک دەمێنێتەوە هەرێم دەتوانێت بەمە پڕی بکاتەوە بە داهاتی ناوخۆ خۆی ئەوەی من تێگەیشتە بم ئەمە بەشە بوجەیە بۆ مانگی 6 کە هاتووە بۆ هەرێمی کوردستان ئەم 598 ملیار دینارە و تەکمیلەی ئەمە بۆی موچەی پێ بدا حکوومەتی هەرێم بە ئاسانیە توانێت داهاتە ناوخۆیەکانی پێای بکارە داهاتە نانەوتیەکانی پێای بکات چونکە لە هەموو حاڵەتەکە حکوومەتی هەرێم بە هەردوو ئیداری سلێمانی و هەولێرۆ ئەتوانێت 300 ملیار دینار کۆ بکاتەوە بۆ بەداهاتە نانەوتیەکانی مانگانم بەڵێ اینجا جگەلەوە ئەم مانگە بڕێکی زۆر حاڵەتی فرۆشتنی نەوتی خاویشە بووە بە پاڵاوگەکانی ناوخۆ هەرێم خۆی فرۆشتنیان عێراق بە ئیشرافی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانەی کە سەرکارن لە کێڵگە نەوتەکانی کوردستانە نەوتی خاویان بە تەن فرۆشتووە بە پاڵاوگەی لاناز بە پاڵاوگەی کەڵک ئەوەی کارگرو بە پاڵاوگەی بازیان بە پاڵاوگەی دوکان بە کۆمەڵێکی زۆر لەو پاڵاوگە بچووکانی ڕۆژانە نە دیار نیە کێشەوەی حکوومەت خۆی دەیتا و زانیاری بڵاو ناکاتەوە ئەنی داهاتی هەیە ئەو نەوتەش بۆ هەرێم کە تۆ بە پارە ئیفرۆشی ئەبێت مەفرۆزە بەشی ڕۆیاڵتی حکوومەتی هەرێمی لێجا بکرێتەوە ئەوەی بەشی مڵکانی حکوومەتی هەرێم بە نسبە و تەناسوب لە هەر کێڵگەیەکە دیارە چەنی حکوومەتی هەرێمە ئەبێ ئەوەی لێ بدرێ بە حکوومەتی هەرێم ئەو باقیشی بدرێ بۆ کۆمپانیانەی کە نەوتەکە بەرهەمێنن ئەمە سەرباری داهاتە نانەوتەکان ئەنی لە خراپترین ئەگەرا لەو مانگانەی ئەم ساڵا کە داهاتە نانەوتەکان کەم بووە هەرگیز داهاتە نانەوتەکان لە 300 ملیار دینار کەمتر نەبووە ئێستا ئەم تۆزە نەوت فرۆشتنیشی هاتوۆتە سەر بۆیە مەفروزە بە ئاسانی حکوومەتی هەرێم بتوانێت تەکمیلێ ئەم 598 ملیار دینارە پێشبینەوە دەکەی کە ئێستا داهاتەکە لە بینی 300 بۆ 350 بۆ بێت بە نەوت فرۆشتنەکەشەوە بەڕاستی من هێندە دەیتا و ڕقم و زانیاریم لە بەردەستانیە تا ئەو پێشبینیە بکەم بەڵام ئەوەی وازەحە ئەوەی ئاشکرایە و بە ئاشکرا ئەبینرێ ئەوەیە ئێستا نەوتی خاوی کێڵگەکانی کوردستان لە چەند کێڵگەیەکە بە ئاشکرا دەرەهێنرێت و ئەفرۆشرێت بە ئەو پاڵاوگانەی لە ناوخۆی کوردستانە ئیشەکەن ئەو کۆمەڵک پاڵاوگە هەبوو بە پاڵاوگەی بچووک تەسنیف کرابوون پێشتر وەزارەتی سامانە سروشتەکان نەوتی پێنێ فرۆشتن ئێستا نەوت بەوانش ئەفرۆشرێ ینی ئێستا هەرتۆ لە بازاری ڕەشان نەوتی خاوی هەرێمی کوردستانە فرۆشرێ کە پێشتر ئەمە وانە بووە ئەمە تا حدێکی زۆر مەقبول نییە بەپی قانون و یاسا و حساباتی عراقی تۆ نەوتی خاو سلعەیەکی سیادی دەوڵەتە ناکرێت تۆ لە بازاری ناوخۆی عراقا بفرۆشتێ سە لە بازارەکانی هەولێر و سلێمانێت تۆ ئەگەر بتەوێت ئەتوانی بەتەن نەوتی خاو بکڕی مەبەستم ئەوەیە ئێستا شتێک بۆ بنزینەکەشمان گران بوو مادام لەوێ لە پاڵاوگەی چیرۆکێکی ترە بنزین گران بوو لەبەر ئەوەی حکوومەتی
هەرێم منعی کرد بنزینی هاوردەکراو بێ کە بنزینی هاوردەکراو نەهات قووەتی مۆنۆپۆلی یا بۆ پاڵاوگانەی کە بە تەنها خۆیان نەوت بەرهەمێنن لە کوردستانە دووسێ پاڵاوگەی سنووداری دیاریکراون ئەم پاڵاوگانە پشتگیری و پشتیوانی سیاسیان هەیە سەیتەرەکانی حکوومەتی هەرێم بەکارهێنرا بۆی بنزینی هاوردەکراو نێر منافسەی بنزینی خۆماڵی بکە بنزین کە لە بەغاوە نێر لە ئێران و نێر لە تورکیا و سلێمانی و نەچێت بۆ هەولێر ئۆکەی بنزین گرانە بێت لەوێ ئەو کاتە ئەو کەسەی کە بنزین بەرهەمێنێ ئەو بڕیارەدا بە چ نرخێک بیفرۆشێ بە خەڵک باشە ئەوە با بڵێن شتێکی سیاسیە جیاواز بۆچی شەفافێتێک نییە کاک محەممەد لە داهاتی بۆن ناوخۆ ئێستا مانگی 5 بەغدا 800 ملیاری نات مانگی لە مانگی 6 کە موچەی مانگی 5 پێدا 800 ملیار هات ئەی داهاتی بۆ من ناوخۆی مانگی 5 مانگی 6 مانگی حەوت داهاتە ناوخۆی کە تەخەمڵێنێ بە 300 ملیارێک چی لە هاتۆ بۆ نمونە نزیکی 900 ملیارێک بێگە لەو سێ مانگە مەفروزە ما بێ و داهاتانە و لە خەزێنی حکوومەتی هەرێما بێ و تۆمار کرابێ و ئێستا دیار بێ و داهاتانە لەکوێیە یا خەرج کرابێ یا ئەگەر لە ئایندا خەرجەکرێ مەفروزە ڕوون بێ چۆن خەرجەکرێ ئەوە بێ جیهاتی حکومی لە لایەنی بەرپرس وەزارەتی مالیە جوابێ و پرسیارە بنەوە بەڵام خۆتەزانی لە هەرێمی کوردستانە نەشەفافێت هەیە و نە هیچ پەرلەمان و خەڵک و NGO و دام و دەستگایەکی حکوومەت ناچار بکات دەیتا و زانیاری لەسەر شتانە بخاتە ڕوو ئەوەی کە وازەح و ئەبینرێ ئەوەیە ئەو پارەی ئەمڕۆ لە بەغداوە هاتۆ بۆ هەرێمی کوردستان بەراورد بۆ پارەی پێشتر حکوومەتی هەرێم خۆی پایە کرد لە نەوت فرۆشتنەوە زیاترە سەتاسی زیاترە ئەگەر یەک دقا مەجالم بی لە مانگی 1 و 2 سیا بە پێی ئەو راپۆرت و گرافەی ئاخرجار حکوومەتی هەرێم هەفتەی پێشوو خستێ ڕوو حکوومەتی هەرێمی کوردستان بە بەهای 946 میلیۆن دلار نەوتی فرۆشتەوە بۆ هەر سێ مانگەکە 946 مانگانە ئەکا 315 میلیۆن کە بە نرخی فەرمی ئەم پارە تەحویلەکەن بە دیناری عێراقی ئەکا 416 میلیارد دینار داهاتی مانگانەی نەوتفرۆشتنی حکوومەتی هەرێم بووە ئێستا حکوومەتی هەرێم ئەم داهاتی لە دەست داوە بەڵام 598 میلیاری بۆ زیاتر لەو پارەی بڵێ تقریبا 181 میلیاری زیاترە لەو پارە بەڕادەی ساسی زیاتر لە داهاتە نەوتەکە ئەی بۆ دەڵێن بەشی موچە ناکە نازانم ئەو پرسیارە لە خۆیان کە بۆ ئەڵێن بەشی ناکە بە پێی ڕقم ئەمە مافێکی زۆر بەسیتە ئەمە ینی پێشتر لەو داهاتێکەکەنەوە داهات ئەوەی تر بەداهاتی ناوخۆ پڕدەکراوە موچەکەەوە بڵێ بۆ پێشتر بۆ لە مانگی 1 و 2 سیا بە داهاتی ناوخۆ تەکمیلەی 416 میلیارد دینار ئەکرات و موچەشی پێتەوەزی بۆ پشتڕاستکردن قسەی بەڵێ لە مانگی 2 وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی دا ئێستش ماوە لە پیجەکە لە بۆ مانگی 2 دەڵێ 340 میلیاردمان لە نەوت بۆ هاتوو هەر خۆی ڕوونکردنەوەی دابوو بالضبط ینی بڕێکی کەمتریش بۆ وەزارەتی دارایی گەڕانی من پێتەڵم ئەمە ئاخر راپۆرت و گرافی دیلۆیتە بە ناوی وەزارەتی سامانە سروشتەکانەوە بڵاوی کردووە لەسەر وێبسایتی حکوومەتی هەرێم مەوجودە تێکرا ئەو سێمانگی 1 و 2 سێ تێکرا مانگانە 416 میلیارد دینار داهات بە خوێنەوەی بەڕێز بۆ شارەزایەکی دارایی و ئابووری ئێستا ئەو پارەی لە بەغداد و لەگەڵ ناوخۆی کە بەشی موچە دەکات زۆر موچە زۆر بە 912 میلیارە جگە لە بڵێنەوەی پێشمەرگا و پەیمانان دەیدا بە باشی بەشی دەکات ئەکید بەشێکە ئەیلیسی موچەکە ئێستا ڕانەگەێنراوە نابێ ڕابگەێنرێ نازانم ئەوان شتێکی ئیداری علاقی بە وەزارەتی خۆ ینی یاخود دەکرێت وەکو جاران بە 20 ڕۆژ دابش بکرێ ئەگەر ڕابگەێنرێ بەڕاستی ئەمەیان با بڵێن کۆمەڵی ڕێکار و ئیجراعاتی ئیداری زۆر 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 دواکەوتوانەیە 70 ساڵ بەدەیسە دەوڵەتی عێراق خراپترین دەوڵەتی شەرقلەوسەر لەو دەوڵەتە تێکشکاوانەی هاوشێوەی یەمەن و سووریا 70 ساڵ بەدەیسە بۆ شکڵە موچیان دابەشە کرد ئەنی بۆ سیستەمەش دابەشی بکەن ئەتوان بە 2 ڕۆژ دابەشی بکەن 20 ڕۆژی بۆ چییە تۆ کۆمەڵە بانکی حکومی تەیە لە هەموو شار و شارۆچکانی کوردستانە ئەگەر سیولە لە بەردەستیانە بێ ئەتوانن یعنی ئالیەتەکە هەیە ئەزمونونەکە هەیە پێشتر ئەمەیان کردو مانگی پێشکردوانی شتوان بۆ سیستەمە بیکەن ئەنی نازانم ئەمە شتێکی زۆر قرس نییە علمی ساروخ نییە ئەگەر بیشیانەوێت ئەمە بکەوت لایەنە تەکنیکەکەی وەکو بیانوێک بەکاربیێنن بۆ دواخستنی موچە بۆ 20 ڕۆژی تر ئەمەیان من نازانم مەسلەیەکی ئیداری زۆر باسی هەڵێن تەکنیکی هەموو شتێک تاوانەکە دەخەنە ملی شتی تەکنیکی و نازانم ئەوە چی بیانوێکی ئاسانە لە بەغداد وا دەکەوێتڵان تەکنیکیە لێرە موچەرڵان تەکنیکیە سەرکە کە تۆ ئەڵێ تەکنیکی یەک دنیا هۆکار ئەگرێتەوە کە هیچی قسەیەکی محەدەد نییە با بڵێن بیانوو نییە بەڕاستی ئەمە با بڵین بیانوێکی زۆر قانعکەر نییە بۆی کەمەڵ لە بەرهۆکاری تەکنیکی دوایە خەم ناینێرم ئەی نێرم ڕێکار هەیە بۆ ناردن و نەناردن بۆ دابشکردنی موچە و دابش نەکردنی موچە
مەفروزە موچەوا دوانە کەوتایە مەغەدرێتەوە 6 ڕۆژ موچە نادەی بە کارمەندێک عقد لەگەڵ یا هەیە یا تەعیین کردو ئەبێ موچەی بێتی هەموو مانگ 30 ڕۆژە تۆ بۆ تە 6 ڕۆژ نەویاوە تێ پێشەش دوای بخەی بۆ ئەو نەیتر ئەمە قسەی زیاتر دەکەین کاک سوپاس دەکەم کاک مەلا خاتر سەبارەت بە داهاتی نانەوتی ئێستا کێشێک دروست بووە لە بینی هەرێمی بەغدا ئایا بۆ نمونە داهاتی سنوورەکان لە ناوخۆ چەندی بۆ بەغدا دەبێت چەندی بۆ هەرێم دەبێت ئەو چۆن یەکلا دەکرێتەوە لیژنێکش پێکێنراوە ئەمە نابێتە بەربەست لە بەردەم جێبەجێکردنی یاسای بوجە خۆی یاسای بودجێ من پێم وایە خۆی لە خۆیە داڕشتنی یاساکە ئیجحافێکی زۆری تایە بە حەقی هەرێمی کوردستان واتە پێشێلکاریەکی زۆری تایە وەکو دیاریکردنی ئەو بەشانە کە داهاتە گومرجەکان داهاتە سنوورەکان هەمووی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی و هەموو داهاتە ناوخۆیەکان دەگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی ئەمە خۆی لە خۆیە پێشێلکاریەکی دەستوریش بۆ ئەو کاتە ڕازی بوون بۆ نەخۆ لایەنە کوردەکانیش لێ بوون ناو پەرلەمانی عێراق یاسا ئیدارەی مالی لە 2019 دەرچووە بۆ ڕازی بوو بەنسبەت دەرچوونی یاسای 2009 و بوونی پەرلەمانتارە کوردەکان لەوێ من پێم وایە وەزعی حکوومەتی فیدرالی وای لێ هاتبوو لەگەڵ حکوومەتی هەرێمە کە زۆر جۆ لە پەرلەمانتارانی کورد نەگرن بۆ لەبەرەوەی لەوێ ئەگەر بە تەفاهم و بە لەک تێگەیشتن و بە تەوافق نەبێ ناتوانانی تۆ دەنجی خۆت زاڵ بکەی کورد ناتوانێت زاڵ بێت دەنجی خۆی بسلمێنێ یا بیچەسپێنێ کە مۆزوعی تەوافقەکە لە ئارایە نەماوە ئەوان هەمیشە دەتوانن ئەوەی کە دەیانەوێ بەبێ ئەوەی جۆ بە ڕای کورد بدەن تی بپەڕێنن لەگەڵ ئەوی واقعیکی واش هات بۆ پێشەوە لە بینی لایەنە کوردەکانە سەردەمانێک ئیش لەسەر ئەوە کرێکە لایەنە کوردەکان کۆک نەبن لە عێراق و لە ناو پەرلەمان و لە هەموو شوێنەکانە خاوەنی یەک ڕوویاوی یەک هەڵوێز نەبن لە پیادەکردنی سیاسەتی هەم ناوخۆی هەرێم هەم دەرەوەی هەرێم چ بە ڕوبەڕووی عێراق بێت چ بە ڕوبەڕووی وڵاتانی دراوسێ بێت چ ڕوبەڕووی جیهان بێ ئەمە وای کردووە دەنجی کورد یەکدەنگ نەبێ ڕاستە ئەگەر یەکدەنگش بایەتن ئەوان هەر دەیانتوانی تی بپەڕێنن بەڵام هەڵوەسەیەکیان هەردەبایە بکردە ناچار بایەتن جۆ لە دەنجی کوردی بگرن ئەگەر دەنجی کوردی هەبوو یەک بواە ناچارە بوون گوێی لێ بگرن نەختێک لەو تەجاوزاتانێکی کوردیانە کەمکردنەوە بەڵام لەبەرەوەی کورتخۆشی یەکدەنگ نەبووە یەک هەڵوێست نەبوو لە معادلەکان زۆر بە سادەی بۆیان تێپەڕ ئێستا بەڕوون لەسەر داهاتی سنوورەکان ئێستا هەرێم دەڵێ لە 150 داهاتی سنوورەکان دەبێت بۆ ئێمە بێ لە 150 بۆ بەغدا بەغدا دەڵێ نەخێر لە 100 داهاتی سنوورەکانم دەوێت ئەوە چۆنە ئەو مەوزوعە بەڵێ ئەو مۆزوعە لە یاسای قانونی ئیدارەی مالیە ساغی کردوێتەوە کە بۆ عێراق بەڵام بۆ مخالفەیەکی دەستوریە بۆ بە یاسا ئەمە بەڵێ بۆ بە یاسا بەڵام بۆ مخالفەی دەستورە لە دەستورە تەنها باس لە نەوتەکە ئەڵێ داهاتی نەوت داهاتێکی فیدرالیە داهاتێکی سەرتاسریە هی هەموو شعبی عێراقیە ناڵێ گومرگی هەموو شعبی عێراقیە ئەڵێ ڕسمی سیاسەتی گومرگی لە ئیختیساسی حکوومەتی فیدرالیە ڕسمی سیاسەتی گومرگی ڕسمی ئیدارەی مالی نەک داهاتی گومرگی وەکو نەوتەکە چۆن زۆر بە سەراحەت قسەی لەسەر کردووە نەوت و گاز داهاتێکی فیدرالیە بۆ هەموو شعبی عێراقیە بەڵام ئەمانەی تر هیچیان وانە ئەمە پێشێلکاری دەستوریە دەتوانرێ ئەمە نیوەی بجێردرێتەوە بۆ حکوومەتی فیدرالی ویا خودت ڕێکەوتن تریشی لەسەر بکرێت بەزەمە بەچی دەکرێت ئێستاوە بووە بە یاسا و وەزارەتی ئیدارەی عێراق ئیشی پێ دەکات یاسای ئیدارەی مالی ئێستا پێ و دانووسان لەگەڵ هەرێم ئەمە ئەو گۆڵانەیە کە لێمان کراوە کە لە کورد کراوە ئەمە ئەو پێشێلکاریانەیە کە بەرامبەر بە کورد کراوە دەسەڵاتی عێراقی ڕاستە حکوومەتەکە حکوومەتیی فیدرالیە دەسەڵاتەکە بەناو فیدرالیە بەڵام ئەقڵیەتی ئیدارە و بەڕێوەبردننی دەوڵەتی عێراقی ئەقڵەتێکی شۆڤینیانەیە ئەقڵەتێکی تاگەراییانەیە ئەقڵێتێکی دیموکراتیانە نییە بە هیچ جۆرێ لە هەموو هەڵوێستەیەکە لە هەموو وەستانێکە لە هەموو کارێکە هەوڵی ئەوادا کە ئەو تۆ بڕوتێنێتەوە لە ڕۆژگارێکە تۆ ڕفتارت کردووە زۆر بەڕقی بەرامبەر بە و ئەم زۆر بە نەرمی ئەو ڕفتارە توندە بەرامبەری تۆ ئەکات بەبێ ئەوی دەنجی لێوە بێنێ بەبێ ئەوەی هەرای بۆ بکە بەبێ ئەوەی
خۆی مشۆش بکە بهێمنی ستا بە یاسا ئیشەکانی کردووە بە یاسا ئیشەکانەکە و زەختەکە لێکە و ئەشت بڕێتەوە. لەسەر داهاتی ئەوە داهاتی سنوورەکان لەسەر داهاتی ناوخۆش ئێستا دەڵێ داهاتی هەموو فەرمانگەکان جگە لە شارەوانی وەپێ یاسای ئیداری مالی بێ دەبێت لە 150 بۆ بەغدابی لە 150 بۆ هەرێم بێ پێشتر بەرپرسانی هەرێم دەیانگون نەخێر ئەم داهاتی فەرمانکان بۆ خۆمان دەبێت ئەوە شەر کێشەیە وایە بەڵێ ئەمە تەجاوزێکی ئەتوانم بڵێم ئیداری و دارایی و ئەدەبیشە باشە تەجاوزێکی فیدرالیشە ئەمە بە هیچ جۆرێ لەگەڵ ئوستە فیدرالیەکانی یەک ناگرێتەوە. مەفروزە لەسەر حکوومەتی فیدرالی ئوستە فیدرالیەکان بەو شێوەیە لە ئەو هەرێمانەی کە داهاتەکانیان کەمە داهاتەکانیان هیچ دەگلێ وەرناگرن لەو زیادانەی تر لە شوێنەکانی ترەوە کە بەدەستیان دەکەوێت یان هەندێ جمگەی تایبەتی تر هەیە کە ئەو جمگە فیدرالیین داهاتەکانی ئەچێتە حکوومەت فیدرالیەوە لەو جمگانەوە نەقسەکانیشیان بۆ تەواوەکەن. ئیشی دەوڵەتی فیدرالی ئەوەیە کە ئیدارەی هەموو هەرێمەکاندا بە یەکسانی مثلەن بۆ نمونە لە مەفروزە ئیشی حکوومەتی فیدرالی چی بێ؟ الله تحافظ السلطة الفيدرالية على وحدة العراق وسلامته واستقلاله وسيادته ونظامه الديمقراطي الاتحادي. لسر حكومة فيدرالية نهي جيش تركي بيتناوى لسر حكومة فيدرالية نهي دصلات أمولات وأولاد بدزم خاتناو السلطة ودصلات عراقية وياري بمقدرات عراق دصلات حكومة فيدرالية أو ملة بارزة لا ئەجندای ئەم وڵات و ئەوڵات کەچی ئیشی حکوومەتی فیدرالی ئیشی حکوومەتەکان بۆ بەجێبەجێکردنی ئەجندای ئەم وڵات و ئەوڵات میلەتەکەی خۆیان بەرسیەکەن هەرێمەکە لەتەکەن تجاوزەکەنە سەر حقوقی پارێزگاکانیش و هەرێمی کوردستان کە یەک هەرێمە لە پێناوی ئەجندای ذاتی و ئەجندای تر. سپاسم سەر باز و ڕسوماتیش قسە دەکەین چونکە ئێستا بزانم لێرە باز و ڕسوماتی زۆر خراە سەر خەڵک ئێستا بەغداد داوای ئەو باز و ڕسوماتانەش دەکە کە لێرە غەدرێکی زۆر لە خەڵک کرا لە کوردستان بەس بەغداد داوای ئەوانەش دەکەوایە بەڵێ بەتەکیت داوای هەموو هینەکانەکە هەر داهاتێک کە هەیە ئەو دەیەوێت بیژێڕێتەوە بۆ لای خۆی دوای لە 150 بێتەوە بۆ هەرێم داهاتی فەرمانگەکان باز و ڕسوماتەکە بالضبط دوای لە 150 بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان جگە لەو داهاتانەی کە بە یاسای پارێزگاکان دەرەچێت ئەوانە داهاتی ناوخۆین و لە ناوخۆ سەرفەکرێنەوە بەڵام لە ڕاستیە داهاتە ناوخۆیەکان ئەگەر یاسا گشتەکانیش بێ بۆی نییە جگە لەوە شتێکی ترشمان هەیە ئێمە بە پێی دەستور یاساکانی هەرێم ئەگەر خلاف هەبوو لە بینی ئێمە و لە بینی حکوومەتی فیدرالیە یاساکانی هەرێم جێبەجێ دەکرێت بەڵام ئێمە یاسایانەمان هەیە یاساکانی هەرێم کە کارمان پێکردووە ئەو داهاتانە بۆ خۆمان بۆ بە جارێکی تەجاوزکردن لەسەر دەستورکەوە سپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە نەوتی هەرێم ئێستا بەغداد دوێنێ سوودانی باسی لۆکوتەنە 55,000 بەرمیل وەردەگرین ئێستا بەڵێ ئەوە هینە پێشتر وەزارەتی نەوتی عێراق گرێبەستی هەیە لەگەڵ کۆمپانیای کارگروپ و حیوان گروپە نەوتی خاوی ئەدا پێیان ئەمانش بەکرێ نەوتەکانە پاڵاوت و گاز و بنزین و بەرهەمە نەوتەکانی دیکانە ناردۆ بۆ حکوومەتی عێراق پێشتر ئەم نەوتە خاوی لە کێڵگەکانی کەرکووک و ئەنارد بۆ مەسفای بازیان و مەسفای کەڵک ئێستا لە کێڵگەی خۆرماڵەوە بۆیانە نێرێ کێرگەی خۆرماڵی کێکە لەو کێڵگانەی کە بە کێڵگەکانی حکوومەتی هەرێم حسابەکرێ و کارگروپەر خۆی باتەڕێەوە هەر خۆی نەوت لە خۆرماڵەوە ئەنێرێ بۆ مەسفای کەڵک و لەوێ ئیپاڵەوێت و بەرهەمە نەوتەکانەدا بە حکوومەتی عێراق ئەو 55,000 تری 55,000 بووە بەرهەمی خۆی مەفروزە بەڵێ مەفروز بوو یعنی ئێستا ئەو 350 چیە چی لاتوە ئەوە لەژێر خاکایە بە حساب بەرهەم ناهێنرێ بەشێکی وەکوم پێشتر باسم دێتە پاڵاوگە ناوخۆیەکان بەڵام ئەمە جایە لەو هاوکێشە حسابی لە بینی هەرێم و بەغدا هەیە ئەمە بڵێن حکوومەتی هەرێم تا حدێک بە سەر بەخۆی کە نازانم تا چەند موافقی وەزارەتی نەوتی لەسەریاننا بەڵام تایسەوانش کێشیان نەبووە لەسەرەوە ئەو 55,000 با بڵێن بەشێکە لە ئیلتیزاماتی حکوومەتی هەرێم بەرامبەر وەزارەتی نەوت و سۆمۆ حکوومەتی فیدرالی تەبەن حکوومەتی هەرێم ئامادەی هەر 400,000 بەرمیلەکان باتێ بەڵام ئێستا وەزارەتی نەوت سۆمۆ بۆی نافرۆشرێ بۆ ڕینەوتی عراق تورکیا داخراوە توانای هەناردەکردن و فرۆشتنی نەوت لە بەندەرەکانی بەسرە
سنووردارە تقریبان تا ئەو حەدەیە کە ئێستا نەوتی بەسرە خۆی تێریەکات و بەشێکشی پابندی عراق بە ڕێکەوتنەکانی ئۆپیک و ئۆپیک پلاسەوە کە بڕی بەرهەمێنانی نەوتی لە عێراق سنووردار کردووە هەموو ئەم فاکتەرانە بەیەکەوە وای کردووە کە حکوومەتی عراق وەزارەتی نەوت نەتوانێت ئیسفادە لە نەوتی هەرێمی کوردستان بکە بۆی ساغ ناکرێتەوە بۆی نافرۆشتێ تەنها ئەو 55,000ی بۆ ساغ بۆ تۆ تا ئێستا ئەویش کە هەر لە مەسفاکەی کۆمپانیای کارگروپ خۆی لە خەڵک پاڵاو ئەندەی کردی نەوتێرم چی بەسەر ئەم ڕۆژ وەزام کۆبنەوەکە بوو لەسەر پرۆژە یاسای نەوتۆغاز لە یەکێتی بافڵ تاڵبانی لە پارتی فات حوسێن بەشدار بوو سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شاع سوودانی بەشدار بوو نەوتی بەسەر نەوتێرەوە پرۆژە یاسای نەوتۆغازیش کە دەربچێت لەم قۆناغا چۆن ڕێک دەخرێتەوە ئەم مەسەرەی نەوتە دوو پرسیاری جیاواز و با بڵێن زۆر با بڵێن ئاڵۆز و هەستیارەوە ئەمە پرسیاری بەشێکی زۆری خەڵکی کوردستانە ئایندەی کەتی نەوتی هەرێمی کوردستان چی لێرێ لە ڕاستیا تا حەدێکی زۆر وەڵامی ئەم پرسیارە ئەتیما دەکاتە سەر ئەو دینامیکێتە سیاسی لە بینی هەولێر و بەغدا هەیە ئێستا چۆن لەسەر یاسای نەوت و گاز ڕێەکەون ئەم یاسا چۆن دەرەچێنن و تەعاملکردنیان لەگەڵ ئەو کۆمپانیا نەوتیە جیهانیانەی لە کوردستانە ئیشەکەن چۆنە بێ و تا چەند ژینگەی کار و بەرهێنان بۆ کۆمپانیانە بەباشی ئەڕەقسێن بۆی بەردەوام بن لە ئیشکردن تۆ خۆتە زانی کەرتی نەوتی هەرێمی کوردستان تەنها ئەوەیە کە ئەو کۆمپانیانە دروستیان کردو بەرهەمێناوە و بەرهێنانیان تیا کردووە ئێستا تەواوی سەرمایەکەی ئەو کۆمپانیانە کەوتۆتە بەرمەترسی ئێستا بازار نییە و کۆمپانیانە نەوتەکەیانی تا ساخ بکەنەوە لە دوو مانگی ڕابردووە کە بۆ ڕی نەوتی عێراق تورکیا داخراوە بەرمیلێک نەوتی کوردستان لە ناوخوا بۆ مەسفانەی کە باسمان کرد ئەفرۆشتا لە نێوان $30 بۆ $40 لە کاتێکا تێکڕای نرخی بەرمیلێک نەوتی خاو و هاوشێوەی و نەوتی کوردستان لە بازاڕە جیهانیەکانە نزیک بووە لە $80. یعنی ئەمە زەرێکی گەورەیە بۆ ئەو کۆمپانیانەی نەوتەکە بەرهەمێنن لە کوردستان و ئەکیل بۆ هەرێمی کوردستانیش بۆیە ئایندەی کەرتی نەوتی هەرێمی کوردستان زۆر تەموو مژاویە سەردانی سەر کۆماری توکیاش دەکرا بۆ بەغدا ئیلغا بووە فەرمینە بوو من بیستم ئەردۆگان قرارە بێت بۆ بەغدا وا چاوەڕێک دەکەتێ بۆ بەغدایەکی لەو مەلەفانی مناقشەی ئەکات و قرارە حەسمی بکە ئەو ناکۆکیە لە بینی عێراق و تورکیا هەیە لەسەر ئیدارەدانی بۆ ڕینەوتی عێراق تورکیا و دواتریش چۆنێتی تەعاملکردن بە بەرهەمی نەوتی کوردستان و بەڵام نازانم ئەو سەردانە چی لێ هاتوو ئەگاتەکە بەڕاستی بەڵام ئەوەی هەیە کۆی گشتی کەتی نەوتی هەرێمی کوردستان و ئەوە بەرهێنانە گەورەی لە کێڵگە نەوتەکانی کوردستانە کراوە بەڕاستی لە بەردەم تەموو مژوونا دڵنیایی و ختورەیەکی گەورەی سیاسی و ئەمنیایە لە ڕووی بازرگانی و ئابووری شە تووشی کێشێکی گەورە بوون ناتوان بازاڕیان دەستکەوێ بۆ ئەو بەرهەمەی کە بەرهەمێنن ئەو نەوتەی بەرهەمێنن وەکیتر ئەوەی ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ کرا بۆ دەرچواندنی یا بۆ داڕشتنی پرۆژە یاسای نەوت و غاز تەبەنەمە هەوڵێکی باشە بەڵام ئەمە هەوڵێکی کۆن و نوێشە ئەمە لە کاگمەلەقادر ڕەنگە باشتر بزانێ لە 2007 و ئەوانەوە مشتوم ڕوو مناقەشە لەسەرم پرۆژە یاسا دەستی پێکرد دەبەرەو سەبەبانەی کە مامۆستا باسی کرد هەرێمی کوردستان وەک پێویست لە کاتی خۆیان ئیشی لەسەرم کەیسە نەکرد تا ئەو کاتەی کە بەهێز بوو لە بەغدا تا ئەو کاتەی قۆی دانوستاندنکردنی لە بەغا زیاتر بوو لە ئێستا نەیتوانی ئەم یاسا دەربچێنە ئێستا بەو زەعیفی و تێکشکاوی و لاوازیە لەبەر ڕۆشنایی ئەو معادلە سیاسی تازەی لە بەغدا هەیە ناچاریان کردووە بێتە سەر مێزی گفتوگۆ و مناقەشەی یاسای نەوت و غاز بکە ڕەنگە لە ڕۆژانی ئایندا بۆمان دەرکەوێت کە هێڵە سەرەکیەکانی ئەم یاسا چۆنە و چی گۆڕاوە و چی جیاوازە بەراورد بە و پرۆژە یاسانەی پێشتر مناقەشیان کرد ئەوەی من بیستم لە دانیشتەکەی ئەمڕۆ هیچ کام لە پرۆژە یاسا کۆنەکان نەهێنرابوو پرۆژە یاسایکی تازە دابڕێژرێت پرۆژە یاسایکی تازە ئیشی لەسەر بکرێ و دابڕێژرێ ڕەنگە لە ڕۆژانی داهاتوە بۆمان دەرکەوێت ئەوە چۆنە بەڵام تایسە چی لێ چاوەڕێ دەکەی لە قاڵدانی زیاتری دەسەڵاتە نەوتیەکانی هەرێم چی لێ چاوەڕێ دەکەی ئەوەی من چاوەڕێیەکەم ئەوەیە کە هەرێمی کوردستان بڕێکی زۆری ئەو شتانە ئەدۆڕێنێکە لە 2007 و 2008 ئەیتوانی فەرزی بکارنەوە ئەو بۆ نمونە سەلاحەتی حکوومەتە هەرێمایەتیەکان و حکوومەتی هەرێم لە مەسلەی عقدکردن لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە لە مەسلەی هەناردەکردنی نەوت و فرۆشتنی نەوت یاخود بەرهەمی غازی هەر بەرهەمێکی تری پەترۆڵۆم ئەگەر هەیبێ لە کوردستانە وەکو چۆنێتی ئیدارەدانی کێڵگە نەوتیەکان ئەبێ بڕێکی زۆر لەو سەر بەخۆی پێشتر هەی بۆ بیدۆڕێنێ بەرامبەر بە وەزارەتی نەوتی فیدراڵی
ئەمانە تەبەن شتی جەوهری و ئەساسین کە تۆ ئەڵەی کێڵگەین با بڵێن کەرتی نەوتی کوردستان ئەم کەرتی نەوتە بۆ یەکی کوردستانە کە پێشتر حکوومەتی هەرێم ئەم دەسڵاتانەی هەبوو تایدا وازوکردنی گرێ بەست مەسەلەی فرۆشتن مەسەلەی ئیدارەدانی کێڵگەکان مەسەلەی بڕیاری وەبەرهێنان لە کێڵگەکانە کە ئەمە لە هەر هەمووی مهمترە چونکە تەبیعەتی کەرتی نەوت وایە کاک حەکیم تۆ لە کێڵگەیەکە ئەمساڵ ڕۆژانە 50,000 بەرمیل نەوتت بۆ بەرهەمێنێ ئەگەر بڕێکی زۆر و بەرهێنانی تیانەکەی ساڵی داهاتوو ئەم 50,000 بەرمیلەدا بەزێ بۆ 20,000 بەرمیل ئەبێتۆ بەردەوام و بەرهێنان بکەی لەو کێڵگانە بۆی بەرهەمیان دانەبەزێ دەسەڵاتی وە بەرهێنان بڕیاری وە بەرهێنان لەم کێڵگەنەوتیانە ڕوون نییە ئایا ئەم دەسڵات و بڕیارە لای حکوومەتی هەرێم ئێڕێتەوە ڕێگەی پێدرێ بەشێک لە داهاتە نەوتیەکانی بۆ وەبەرهێنان لە کێڵگەکانە بەکاربێنێ ئەمانە هێشتا ڕوون نیە و بەلای زۆرەوە هیچ کام لەمانە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە حەسم ناکرێ بۆ لەبەرەوەی لایەنە لاوازەکەیە لەو هاوکێشەی دانوستانی لە بەغداکرێ لەبەر ئەو هۆکارانەی کە ڕوونە بەلای هەموو سوپاس دەکەم کاکێ مەلاقاتت سەبارەت ئەگەر یاسای بودجە پێرچی بۆ مانگەکانی داهاتوو بە تەواوی بچێتە بواری جێبەجێکردن ئەو کێشە نەمێنێ یعنی ئەوەی کە بە موچە دیاری کراوە بە تەواوەتی ئەگەر یاساکە بچێت بواری جێبەجێکردن 906 میلیارە جگە لە پارەی پرۆژەکان بێ خەرجی دەستگاکانی حکوومەت بێت ئەوانە دەبێت بەبێ کێشە ئەو وەفد کاری نەوێت من پێم وایە تاوەکو ئێستاکانە تەفاهمی تەواو لە بینی حکوومەتی فدرالی و حکوومەتی هەرێمانیە بۆ لەبەرەوەی حکوومەتی هەرێم سوسی حسابی دیار نییە لەبەرەوەی بودجێ نییە نازانرێت سەرف لە کوێ دێنێ داهات لە کوێ دێنێت چۆن دەیبات چۆن سەرفێکە کە بودجە نەبوو شتەکان هەموو دەچێتە قەلبی مزاجیەوە داتەکانی دروست نییە ئەوەی بورێتی بۆ بەغدا من ناتوانم بڵێم دروستیان دروست نییە بەڵام ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە لە ئوسوسی حسابیە لەبەرەوەی من داتاکان هیچم لێوە دیار نییە ئەمەی داهاتەکان چۆن کۆ دەکرێتەوە سەرفەکان چۆن سەرفەکرێت مەثەن ئەوی من دەیبینم نادادیەکی زۆر گەورە لە سەرف لە هەرێمی کوردستان لەناو خودی خۆیان هەیە لەوانەیە ئەم جۆرە خەرجانە نەکرێ بە شێوەیەکی شەفاف بخرێتە بەردەسی جهەتە ڕقابیەکان لەبەرەوەی نادادیەکی ئاشکرا و ڕوونی تێدایە ئەمەش هەمووی لە چی و سەرچاوەگرێت لە نەبوونی بودجەوە سەرچاوەگرێت چونکە کە تۆ بودجەت هەبوو سەرچاوی داهاتەکانت دیارە چۆنیتی سەرفەکانت دیارە حسابی نیاییشت دیارە بێ ئێستامانە داوای حسابی مانگانە و شەژمایی و ساڵانەیان لێ ئەکرێت ئەمانە چۆن ڕێکیەخەن چۆن ئەیخەنە بەردەستیان چۆن تەسری حساب لە معادلانەکان چۆن ئەوەی بۆیان دەنێرن سرف کراوە چۆن سەرفی دەکەنیان ئەوانی لەلاو خۆ چۆن کۆکراوەەوە چۆنینەکەن ئیتر ئەمە هەمووی کێشەیە بەس لەماوەی مانگی لیژنێک پێکاتەوە بۆ ئێگلاکردنەوەی ئەو پرسی داتاکانوان پێ بتوانێت چارە سەر بکرێت لەماوەی مانجەکە بەڵێ خۆی ئەو داتایانە لە حسابکردنی مانگانە زۆر زووە ئەمە حسابی وەزارەتەکان کە ئەیدەن بە ئەنجومەنی وەزیران وەکو ئەوە وایە بڵێ حسابی مانگانەکە بدەن بە من حکوومەتی عێراقی داوای ئەوە بکە ناکرێ بەو خێرایی ئەو حساباتانە تەسفێ بکرێ ئێمە موسسەی حسابیمان زۆر دواکەوتووە ئێمە بە زەوی عێراقی شەروە یان باشترە لەوەی ئێمە لە هەموو حالەتێکەوەی عێراق لەگەڵ لەوەی ئێمە باشترە چونکە بودجێ هەیە خەرجی دیارە داهاتی دیارە هینەکانی دیارە باش بەس بۆ یاسای بودجە ئێستا بۆی هەم مانگە و کێشە دروست نەبێتەوە ئێستا گەڕێنمایی دەرچێ تاو ئێستا دەبێت موچە بە تەواوەتی بێت بۆنە پارەی پرۆژەکانە خەرجی حکوومەت دام و دەستگاکان ئەوە دێت پێ دوایە تۆ بودجەکەت بینیوە خوێنتەوە چەندین مەرجی داناوە بۆی ئەو بودجێ بێ 400,000 بەرمیل نەوتە نوێی بڵین داهاتە فیدراالیەکان لەگەڵ قەرزەکانی TBI لەگەڵ ئەو پارەش کە بە قەرساتەوە 400 میلیارانە بڵێ هەمووی 4 مەرجدانراوە بۆ ئەوی کە حکوومەتی فدرالی بودجە بنێرێ ئضافەتەن بۆ تەدقیق حسابیەکانیش کەمەش ئضافە کراوەتە سەری مانگانە و 6 مانگ جارێک و ساڵانە و ئایا ئەمانە هەمووی مەیسەر دەبێت ئەگەر نێت پاچی نەبێت لە ناو مەعادلەکانە ئەگەر لێک تێگەیشتن نەبێ هەر لە بیانوو بن لە یەکتری هەمیشە دەتوانن ئەوە بیانومان لێ بگرن بەڵام لە بیانوو لە یەکتری ئێستا خۆت بارودۆخەکە باشە بیان و تەواو نەبووە بیان و تەواو نەبووە نەخێر تا ئێستاش بیان و لە یەکتر گرت باش ئەی سەبارەت بۆ لیستی موچە و لیستی موچەکەی ڕدەگەێنرێت چەند ڕۆژە
ئەو حکایەتێک کە دەمێکە نابڕێتەوە سەرنجی بەڕێزی چی بوو؟ والله من پێم ناخۆشە قسە لەسەرەوە بکەم بەڵام من بە شەرمیە بینم دەستی موچە ڕابگەێنێ شەرمێکی زۆر گەورەیە لە لای من موچە بدرێتە ڕاگەاندن و ئیعلامی بۆ بکرێ ئەوە موچە تەوزێکرا من پێم وایە موچەدان تۆ پارێکت ئەگەر هەبێ ئیشەکانت کە هەبێ بیدێتە کۆمپانیایەکە یەکەت بیدەرە دوو بانک نظامێکی ئەلکترۆنی ڕێکپێکی بۆ دادانی هەموو هەر کەسەوەی خاتە سەر حسابی خۆی من پێم وایە مامۆستا لە ئەمریکا و ماگانە پارەکەی بۆ دەخرێتە سەر حسابەکەی دێتە TBI لێرە تۆ مؤسسەیەکی حسابیت هەبێ مؤسسەیەکی ئەلکترۆنیت هەبێ کە تۆ حوکەمەی ئەلکترۆنیت هەبێ کە زۆر ئاسانی شەو دەکرێت ئەوە نییە نەکرێ بەڵام خۆمانی تێناگەری نامانەوێ وڵاتەکە بخینە سەرسکە لەبەر چەند سبەبێکە یەکێنەوەیە یا ئەوەتە گەندەڵێکی زۆری تیاکرێ کە گەندەڵی زۆری تیاکرا نابێ شتەکان شەفاف نابێستی موچە ڕوون بێ نابێ شتەکان ڕوون بێ نابێ شتەکان دیار بێ ویا خۆت هۆکاری تر هەیە لە پشتی ئەمەوە دەیانوێ حالەتی تر لەگەڵ ئەمانەیە تێکەڵ بکرێ کە ممکنە حالاتی سیاسی بێ بندیواروانەمە بەسە تر دەبێشتی لەم بابەتانە بێن وشتی لەو بابەتانە هەبێ ئەگەرە مۆزوعی تەوزیعکردنی موچە بەڕاستی هی ڕاگەاندن و هی ئەلام و هی ئەم شتانەنی سوپاس دەکەم کاک محەممەد چەند خولەکێکمانەوە سەبارەت بۆی بەڕێز پێشبین دەکەی ئەم کێشەیەک لابێتەوە بوجە بە تەواوەتی بێ هەموو مانگێک ئەو مناقەشەیە دروست نەبێ چەند دەنێرێ بەغدا چەند نانێرێ اینجا بۆ تەسفیەکردنی داهاتەکانی ناوخۆی هەرێمیش لە بینی هەرێم و بەغدا خۆی ئەوەی کە با بڵێن دڵخۆشکەرە لە وەزع تازەی دروست بوو ئەوەیە تەرەفی حکوومەتی هەرێم و لایەنی هەولێر و کوردستان هیچ بژاردێکی کەی نەماوەجگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا هەموو هێلکەکانی خست بووە سەبەتەی نەوتفرۆشتن لە ڕێگەی تورکیاوە ئێستا تورکیان دەرگای لێداخستن بۆیە جگە لە ڕێگەڕانەوە بۆ بەغدا و ڕێکەوتن لەگەڵ بەغدا هیچ کەشێکی هیچ با بڵێن دەواازە و چارەسەرێکی دیکەیان نییە لەلایەنی عراق و حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیوە ئەوەن یەک دنیا کێشە و گیر و گرفتی دیکەیان هەیە مەشاکیلی با بڵێن ناکۆکی ناوماڵی شیع خۆی کێشە و گیر و گرفتی زەعیفی دام و دەستگاکانی دەوڵەت و حکوومەت لە بەغدا کێشە و گیر و گرفتی ئەمنیان هەیە ئەگەر سەیری لیستی گرفتەکانی حکوومەتەکەی سوودانی بکەی هەستەکەی ئەم پیاوەش زیاد لە حکوومەتەکانی پێشتر پێویستی بە علاقەیەکی باش و نۆرماڵە لەگەڵ کووردا پێویستی بە پشتیوانی کووردە بۆ ئەوەی ئەگەر بێوێت لە حکوومەتی داهاتووە ببێتەوە سەرک وەزیران یاخۆ هەنێک پرۆژە و هین تێپەڕێنە یاخود پشتگیری پەرلەمان بەدەست بێنێ بۆ هەنێک لەو پرۆژە و ئیشانەی کە بەدەستێوێتی لە خەیاڵەتی بۆیە هەردوو لە بەغدا و هەولێریش پاڵنەریان هەیە بۆ ئەوەی ڕێکەون و کێشەکان چارەسەر بکەن بەڵام کێشەکان قۆڵن ئاڵۆزن وەڕەهەندی مێژووی و سیاسیشیان هەیە ئەوەی کەوای کردووە ئێستا با بڵێن لە بوجە و لە ناکۆکی لەسەر ئیدارەدانی کەلگەنەوتەکانە بتەقێتەوە هەر ئەساسەن خۆی ئەمە و ناکۆکەیە کە ڕەنگە بابنە 1970 ساڵە لە بینی هێزانی ئیداری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیانە لەگەڵ حکوومەتە مەرکەزیەکانی عراقا هەبووە بەشێکی علاقی بە جێبەجێنەکردنی مادەی 140 هەیە بەشێکی علاقی بە چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ کوردی ناوچە جێناکۆکەکان هەیە بۆی ئەم کێشە مێژووی و برینە مێژویانی کە لە عراقەوە کە لە علاقی بینی کورد و حکوومەتەکانی بەغدا دروست بووە ناکرێت تۆ چاوەڕە بکێ بە ساڵ و دوان چارەسەر بکرێ بەڵام ئەم حکوومەتەی سوودانی لەگەڵ ئەم تەبەقە حکومڕانی ئێستای هەرێمی کوردستانە ئەتوانن لانی کەم بەشێکی ئەو کێشانە ئەمڕۆ چارەسەرکەن بۆ زمینە خۆشکە یاسای بودجەکە پێرەچی بەم زوانە بچێتە بواری جێبەجێکردن بۆ هەر پارەی موچەنێ پارەی پرۆژە بێ پارەی بەڵێ ئەگەر ئەم ژینگە سیاسی ئێستا هەیە ئاوا بمێنێت هەردوو لە ئاوا پێویستیان بە یەک بێت و پاڵنەریان هەبێ بۆەوەی کێشەکان چارەسەر بکەن بە قەناعەتی من لە ماوەی 1-2 مانگە ئەتوانن لانی کەم ئەوە سابتکەن بەشە بودجەی حکوومەتی هەرێم چەندە چونکە ڕاست ئەوەی ئەمڕۆ هاتووم 590 ملیارە بەشە بودجەیە بەڵام مەرج نییە مانگی داهاتوو ئەمە بێهێشتا زۆر مەسەلەما و علاقی دەکرێت زیاتر بێت نانەوتەکان و هەیە تەسفی بکەن دەکرێت با بڵێن ڕێکەون لەسەر تەخمینکردنی داهاتە نەوتی و نانەوتیەکانی هەرێم و لە کۆتاییشە بەشە بودجەی هەرێم کە ئەمانیان کرد ئەو وەختەی شتەکان نەکەوتە سەر سکەی خۆی دەرفەت و کاتیانە بێ بۆ چارەسەرکردنی مشکیلەکانی دیکە بەڵام دووبارەیەکەمەوە مشکیلانە وەکو مامەساوتی ئەگەر تۆ نیەتێک نەبێ بۆ چارەسەر بەڕاستی هەموو کاتێک بیان و هەیە بۆ تێکدان سپاس بۆ بەڕێزان کاک محەممەد حسێن و کاک مەلاقات محەممەد سوپاسی ئامادەبوونتان ناکەم سپاس بە ئەوی بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ